باوەگیان چۆنی؟ باوە ئاو خۆی باوە نیسکە خۆی باوە نیسک جسك؟ نیسک ايه؟ ئەی خۆی خواردنی چیش کوڕم بۆم ناگام لە خۆمە بیری بروسکەکەی مشکلم زۆرە بە خوارەوە هیچ بۆ باوەگیان قسەکە کوڕم لە خۆم میزاجم تەواو نییە ئەگەم لە خۆم چی هەموو قسەیەکەی بۆ چی بووە؟ هەڵێ چی بووە؟ بیری براکەی کورە نەوەڵڵا حەوبەت بەدوایە بەڵام ئێستا منەوە زەرەرە چۆن بژمێرم کابرا 16 ملیۆن دینار ئەشیای هەبوو لە دوکانەکە بۆی فروختە بە 16,000 عقلەکەی وایە ئەی تۆ ئەمە خۆمیش یەکەم جاری نییە تۆ شتێ خۆشترم بۆکەم بیرتە هەزاردا بە بلوتت بای 1000 سەمون بۆ بێنە 2000 سەمونیانە باوە ئەی ڕۆژەکەت بیرە ئەلێرە پلەیستێشنمانە کرد بلە بورایەوەتت بڕۆ بە ئاموزەمینەکە باوە پایانکەم ئەوە نابێ پایام پایام بدەواز لەوە بێنە وەختی ئەوەیە چی بووە؟ ئەزم باوکم نەوەیەکە ئەخەتە زۆر بێتاقەتە گوناحە بیری بلاکات بیری بلاکە دڵهوتی گیرەوە نەیبینیوە ئێمە چەند خراپ بووین بەرامبەر ئەوسێ کە ئەو چۆنە بەرامبەر بە بلا کورە بابە وتم بیری بلاکەی وتی حەوبەر لە دوای بێ گاڵتاکە بیریۆکە بەس نایە دەری بڕێت بڕۆین تۆزە قسەی بۆکەین بووی باش بێ کوڕێ دنیا قسەم بۆی کرد نوکتە و پێکەنی هەر نییە مێش میوانی نەبوو ئەخە ڕاستەکەی بەڵام من جیازم من تاقانەکەی ئەوم نەوەڵڵا بە قوربان منی زیاتر خۆشەوە باشە چونکە من کوڕ عاقڵەکەی ئەوم باشە وایە ڕاستەکەی بەڵام منی زیاتر خۆشە چونکە بێ هەم تاقانم خۆم کچە بچووکیشم بەخوا غەڵەتی باوڕێ باپڕێ باوڕێ بزانە قسەی کامانە باوکە گیان ئاوە گیان باوکە دەتخۆ بوو ئاخۆ بێتاقەتەکەی حەز ناکەم ئاو ببینم کچەکە میزاجم نییە خەموو کوڕەکەم لە سزنە وەڵی بیریەکە باوەڵا ئێمەش بەخۆ ئێمەش زۆر بیریەکەی لێرە دانیش چەند خۆش بوو خوا باوکە ئاوا لە خۆمەکە تۆزە قسەی خۆشمان بۆ کردی لە قسەی خۆشی چی کچم وەڵا من هەرمێشکم نەماوە میزاجم هەرگیرەوە تااقەت هیچم نەماوە هیچ ئیشەڵا بەرە بێ باوە ئەی باوکە گەشتە بۆ حازر بکەین بی خۆی چاکە بی نانم بۆ ناخورێ نانم بۆ ناخورێت باش ئەچ من هێرکە و ڕۆنەکەم ناخۆ بۆم ناخورێ مەعیدەم گیراوە هەر بۆم ناخورێت ئێوارە بای 1000 سەمونێنە ئێشتا نەما خواردو بە ئەوش خەسارم بێ ئەچینی خوێن بەشکم باش بی سەمونیشی بەیانی ئێستا هیچ نەبوو بیخۆم خۆ منیش نەم خواردوێکی خواردوێتی بلەش لێرە نییە وڵایی باوکە وەڵی شەو بە دۆشاو ڕاشیەوە خوارد خوا قەیناقەینا ئیشتی هەی نەماوە قوربانە بم باوکەگیان باوکە حەزێکی خاڵە بەکرد بێنین بۆێرە قسەی زۆر خۆرەوە خۆمان پێکەنی هەتۆزێ ئەو خەفەتەشت بیرەچێتەوە تۆ بڵێ قسەی خۆشی پێر کەیفی خۆتانە ئەخە باشە بی وەڵی بیری بلاکەم بخۆ باوکە ئێمەش بیرەکەین بەخوا بیرەکەی برامانە بەس چی بکەین ئێستا لە سز نابێت چی بخۆ خۆر بەسەر ڕەفیقەکانی تەنیشتی بەخوا بەش هەمویان نەخۆ چکە لێ قەزعەیە یەک تەشتە دە بۆیان دانێتتر ئەی خۆ نەمووی هەب لە هەمووی خۆ ها ئارە وەڵا خۆ بە کەوت چکوشت مەمنوع لە سزنە شوێن خۆی هەمووی بە چەند تیەکەوێ ئاوا نانەخوا بۆ باش باشین تەلەفۆنکەی بە پڕاسیە دە بۆی بکە بۆی من بۆ خاڵە بکرێک دە باشە باوکە باوکم زۆر هیلاکە زۆر بێتاقەتە باشە باوە بڵێن نانی بۆ ناخورێ من داغانم باوکم عزیزی والله حسابی تەڵەپوشێکی بۆ نەکردی گاڵتە بە منەکەی تەلەفۆنێکم بەخوا یەک حەلمانێ چی خاڵە بەکر ئەو پێ قسەی لەگەڵ وەڵام ئەگەرەوە پێکەوە تەلەفۆنێکی بۆ ئەی بۆچی بە پڕاسیان ناڵێ فەرقی نییە هەر لە یەک ماوە تۆ شانتیکەی خاڵە بەکرگیان چۆنی قوربانە بووم سوپاس خاڵە بەکرە توانی بی بۆ ماڵمان هیچ چیز ئەوە نییە نانە هینە باوکم لەوتی بروس گیراوە
زۆر بێتاقەت هەر هۆشی لەسەر خۆی نییە قسەی بۆکەین من پێیان پێکەنین هەر هیچ وتم ئەگەر تۆ بی هەنێ ئادەونیە چکە تەمەندانی زیکە لە یەکەوە هاوڕێ بوونە وەڵڵاهی مەمنون تەبین خاڵە بەکرد لەگە پورە ئاسیاوەرم دە باشە خاڵە گیان دە باشە چاوڕێتانەکە دە باشە بە قوربان باشە گیانەکە دەیخوابیست تێژیانە ئەوەنە بە ڕێز و قسەمان لەگەڵ نەکردنا حەت خۆ چەند باشە بۆ ئەمە چەند خراپین وەڵای بێ بەشکم هیچ نەبیگورە تۆزێ بەو قسە خۆشانی باوکم کاتە پێکەنی عليكم السلام جنب باشي شكر سلام عليك كاكيان باشي انت عارف القرآن لقورية قولش كنتو مع خوش عثمان جان شاو دليرون خبر كم بيست أمانم في خوش وقاز بالاكم ناشب لبربو من أقام لينيا والله بربوني شي خبرك أو أبوك بيوم خوش جيرا ويخوى يعداني كان وين نجاتي بكي أنا مو نازاني قصبكي قد نازاني باشا وكرمة باب الزرجي منت بيم ناخوش وبوالي بو خويا عثمان صدق قري أوام هبي كم بشيش وبيخي خمو كيد بشر جورك يخرج أي بكر هذه خليك أنا أخوش جيزاني بو خو من اللي مقصب توني عثمان جان مقصب أو جورك يخرج تويا بالا سجن داوشي وكيد بشر كم صالت ولا أنا راحتي ببوني متيو بس إيت وشون ضلية ها والله أمال ببلو خوشة يا أخي لما توما بانكر جوابكم كنتو يعني أو بس مبني بخوا بلا لو تيب لجيرا من أنا مو ناخذ قربانة بمكاكك يا أخي نابي وابي بصاقو بومنا. أمر روج ودوروجني كاكي ناخذ خوشك كم ناخذ شتی های گیرا باور كبوري تسنة كساموني كريو باي هزاري كريو ألي كرولي داو كسد مليون قايناك أمر عثمان جان آسيا يختشي تشور من بولينا بالمناسبة باشا خوا كاكا مخوا كاكي شي ديني بوم ناخذ بخوا يسمو ناخذ بتوز الشوربة وبوكم ناخذ بوم ناخذ بابم خفت أي تشي بحازكم نعم شاي بهني أنا بحازك بوم ناخذ مزون سير بوم ناخذ تشي تشور جنك نعم تشاي شي بمشي توز ترخينا وبوكم كاكا من بوم ناخذ مزون سيرا ابتم مريش اللي أنا ملاك سال برنج وسوري كمو وليك زي ولا كفاصوليا بقوش توا جابلي بوم خوري تغلي معي دمان هذا يقرا أخوري عثمان جان مناسبتي يبي إن شاء الله أمر جوي يخوشي جبينا سرو داخل بلا يسمو ناخذ بقربانة بمكاكي أنا زانم بيتو ديارة اخ جيت خاله انا بكر باوكشم بيتاقت هني قصي خوش أو ما بوبكا قصة خوش كان يخد جوا كشم بي خوش وبوي توزي عثماني الجور عثمان بيري صالي حفتا بيك وتشين بوما من لحا بفر باري بو أعمل تيجي لا خوار بصروا والله تلقى بكتشوين يا مش رقوبان نبو ناچار حشتر برز بوتم عثمان بو سواري حشتر نبين والله كاك من سواري حشتر بو عثمان نيتواني سواري بيع بريجان بينا بفيشتر عثمان كيف تخواره باشا خاله بكر عيبا والله تبدو أي شيء ما كل حتوني أبو عثمان بقول بالخو ما كل بناوديك يا كاك شر السق بو هستي بسري توجود يا سق شر يا بسري من بسري أما كان لي سري أمو بسري أو هسي كتريان خو بس كل كيما يا باشا والله بدينيكي اخر من اوشر سقم هر اقالي اخذ يعني حشتر انا مقصد يعني حشتر من بزل الرسمه بيني ما كورة عثمان كورة كولي من أبوي برينار بوي خاله بس ما ناسيبا والله من على كان يشكر والله أجاتو واسو بين السيهمي تاع أبو أسكم كاكا يا عثمان برينار قاتي يشوشكا والله من الشيبكم آيفون يكن بي لم آخر موديل أنا تيجي اما چند سیانزه چوارده نازد ورا خاله بكر بس ما عزبو خوا 1970 وايفون هبو هاتي هبو تو لخوتو من بدرو ما كروا از این شونیت اللوکیشن مناد بو او اسعاف هاد عثمان بره بلام او كاتا ايفون او كاتا زاني شون بو وكو يستنى بو سيوكا قبيله جيراب او كاتا سيوكا بخري جوان لسبشتي ايفونك قلتلو كيش يستنى دوزي نكي با امزارش نكي اخر بقربان امن استنى زين يا اخي ما سوى لا حفتايا والله او عثمان تو خوش تبيره تي تولي داري انا وبس انت بوش تبيره تي وصح والله بكر توش خليك أنا خوشيك يا متشيا خوزقة بلا ليرابو خوزقة كاستغفك عاوش بعتلك ليرة نربو ده هسه بردي مشوري شاي آيك مان بو بخودي كاكي جام بتشم بو حازر كم انا جابلي بوم خوري أخوري أخوري بخوار لو أنا لزياتر لجاران زياتر بخوي أنا والله لا باشا
من الرمت مش نانوش تحازرك مو توزك شبين بو بلك اي يا باشا بس اسيا خوشكم تو هەلێنی قەیسێکا زین چۆن با گۆشتی جوێرەکە سوودێکی تۆ خۆشتر نییە بارە والله. ناشکوێ بخوا ناش خوریە خوریە کشمیش و بایم هەر ئەگەر تۆزە زیاتری تێکەی خوا بڕوا ناکەم بەسەر چاو بەسەر چاو با چەور بێ ڕۆنی چی؟ حلە با چەور بێ مناسبە ئەمڕۆ بیر مناسبەی خۆی باشە ماشەڵڵا لەو قەو باڵایە چۆن بکە کە خەفەت مەبێ ئاوە حەزم لە خواردنی خۆشە وەڵی دەست چاور چی بکەم نا مناسە بەشە ئەمڕۆ ئەڵم بەکرد بەڵێ هەتا و قەیسێ پێگا بۆ دووسێ درۆمان بۆ ناکەی ئەوە عوسمان تۆ عیب ناکەی من پیاوی درۆم ئەرێ هەستی و پێیان لە ژیانتانە بیستتانە خاڵە بەکردتان درۆ بکە بەم گردنە نە ئەوە عوسمان وەختی خۆی من لە ئیفتیدایی بووم من ئابووم ئاوا لێ یەهودی چی تیدایی؟ ئیفتیدایی ئیبتیدایی فەرقی نییە ئیفتیدایی بێ ئیفتیدایی بێ فەرقی نییە سەرەتای جۆ بەسەری ئەو عوسمانە هەموو بەیانێوە نیە لە ڕیزا منیانە هێنایە دەرێ ئاوامانە کردووی تو گۆرانیمانەوت و ئافرین ئەمانیان هەموو کردبوو بە ئافری یانی ویسام و شت بوو ئا آخر لەسەر ئافرین بۆچی لەسەر ڕازگۆیی کورە دڵم تەقی دەبێڵن بۆی لێم نە باوکە بووی لێمێ ئەم جارش باسی کۆنتا بۆکە عوسمانی ئەوە خۆی مەوجودە حازرەکە لەگەڵ مابوو کاکە ڕۆشتین بەدخواب دەوروبەری لای چاقچاق بۆ کاتە قیتاب نەکرا هەمووی گەڵ بوو سەیرەکەم ئیسیحامە سیارە دوای سیارە کەوتو ئاوە وەڵامنیش پرسیارم کەوتو کاکەوە چێوی ئیسیحامە مەجالمان نییە بڕۆین وتی خاڵە بەکرەوە پاسێکی منشەئە چەقی و هەفتا هەشتا نەفەریشی تایە چۆن تویان ناسی وتیان خاڵە بکرد ئەیتە سێ ئەو خەڵکەکە منێ ناسی ئەی چۆن جا من شەو کاتی یاری ئاسن بەکرد ئەمە عەزەڵاتانم نیش ئەمەنگا بوو ئەبرانم لێ ئەم پوزانم ئەمەنگا هەڵا دیوتم عوسمان نێڵی یەک کەسیش لە پاسەکە دابەزی ویسیان دابەزن وتم کەس دا نابەزێ ئەفەرم ئایترەمیش عوسمان پێ خۆت وتی دەی بەکرد بوو بیرم هەڵا چوومە دوای منشاوە ئاوایەکم وتم بیا بەیەک وەڵا یای بەیەک و یەک ئەمەنگە دووکەڵی ڕەش هاتە دەرەوە لە خۆتەوە یا لە منشەکەەوە نانا لە منشەکەەوە عوسمانەوە چێ پێم ڕابێرن بەخوا عوسمان جان مەجلیسە بەکەڵ چیوە نایە منە بێ بەڵامی ئەخ دەخۆ کێرمەکە دزانیش دەدانیشتم بۆ خۆڵ سەرکە سەگانە خەری کرد پێم ڕاد ناڵەتە مناڵە ئاوە بڕوا ناکە بەلێ خەریکی قسەیت ئەی چی بکەم درەنگە گوێ بگرە منە ڕۆم چێشتەکەم خستۆتە سەری هاتە دەقە چارەکێکیکە بیکوژێنەرەوە بەس با تۆزێ گۆشتەکان کزێنە بەر کاکەم حەزیرەتی تازە فریای لە ناکوێ ئەرە وەڵا جاوەڵام من طبیعەتم ناچێت وەڵام منیش گورە هەفتی جارێت خۆشە پیس و پۆخەڵە وەڵای ئەو بەڕاستە ئاسیا هەموو بەیانێ من خۆم ناشۆم ئاسیا بەخوا کاکە ئەو نە پاک و تەمیزە خۆی نەشوێنایەتە لەقەت چاوەڕەکەن تا پێگە تۆ زەبەرن بۆ بلە بەخوا فرێ ئەو ناکەوێت کاکە گیان چارەکێ بزەقە زۆر ئەو نەی نەماوە مواجب لە باوکی خۆی خۆشێ بەخوا پێی ناکە بەشی پێویژە خۆ بۆیە بەبوو نەختێبی وەشی بۆ کڕم لە ڕێگا باش پارە پێیا بدەمێ نانە دەست خۆش پێم گیان با بڕۆین حەزی لە ئەندۆمی قاپێکی بۆ بەرت خۆ دەبڕۆن دێ ئەحواڵیشی برسە دەبڕۆ دێ بڕۆ پێم دەبڕۆ دێ ئافەرم ئەو چێش توشتە ها باشە دە ئیتر مێشکمان ببە با تۆزی قسەی خۆش بۆ عوسمان بکەم باشتر بووی خوا تۆزێک لەوەتێ بەکر هاتۆ تۆزێک باش من دەخوا بە زیاوی بۆ هەر شوێنە بڕۆ مەجلیسم گەرمە خۆشە بەخوا پێرێ مناڵ ئەو ناوەی گربان بیر خاڵە بکرێکی باڵیان نابێت مناڵیش خۆشیم عوسمان جاوە نەبێ بڵم تۆ ڕقی دێمە تۆ ژەزانە چی قسەی خۆشە مادام مناڵ خۆشیەوێت یعنی بۆ بە قەشمەڕی مناڵ عوسمان چییە دڵخۆشکەری تێمەگە خەتای منە دەستی بلەو لەسەر زیابێ ئیشەڵڵا ئەو بلەیەتەوە تانکا بە فلیم باشە خەتای منە بێ با بڕۆمە چم بەلای چێشتەوە باوکارۆ ئەم هەموو درۆی لەکوێ وەڵی حیف ئەمە باوکی ناوی ناوە بەکرد حەقە ناوی بنای کوونە درۆ تاریخ نابێتەوە زەم بۆ ئاوای کردو ئەوە تا کوورێ ئەی بەستاقە و بم ئەی بە قوربانێ بڵێ تۆش نازدانی قسەکەی کی حەدی هەیە لە کوڕی ئەمە بە پورێ بەستاقە و بێ بۆ چاوارە و ڕۆڵە جۆم نییە بۆ بە قوربانێ بم چی بووە؟ وڵی دەدەقە مۆڵەتی هەناوم بۆ بینینیەوە خوازانە هاوڕەکان لە قاعەکە چیان نەکرد
هەموو خەریب خۆیانە کوشکە هەمیان ڕاهاتون لەگەڵما یعنی بیری ئەوانەکەی وڵا هەی ناوبەنە کوێ ئەوان بیریەوە ناکەم وڵی تیاتی حکمی ئەعدامی هەیە وتێکە زوو نەگەڕێیتەوە بە خاوەنی سژنەگاڵمە مدیری سژنەکە زوو ئەیدامەکە پێش وەرە بە ساقە بم دانیشە بە قوربانێ بم دانیشە بە ساقە بم چۆنی بلەیکیان ئێستا باشی جۆم نیە چتانێناوە بووم وڵا میوەشتم بۆ هێناوی بە ساقە و بم چی حەزی لە چییە نازانم خۆ ناڵ هەموو شتێ بێنی کە ژوورۆ بە قوربانێ بم بورازیە خۆمە بزنین کاکە شتی توش بێناوە ئەو لالەیە بخۆ بە ئەگەرەوە بۆ ناخێ بە قوربانێ بم منە خۆم وڵات کوێر بم یاخوا بلەیکیان ئەچە نامێ حاڵیشی پرسم پیرروسی یا عوسمان چۆنە وەڵا زۆر بیرتەکە بلە زۆر بێتاقەتە بەخوا فەقیرە نەنانەخواانە ئاو دڵی لە لای تۆیە بلە گیان کاتی لە ژوورۆتیان بۆ لای کێچێت ماچین بۆ لای بلە زافتەکە گلی وشتی هەبوو ئەیوە نازان مزاهرە دروستەکەی ئەمە چییە بۆ بەخورمان ئەوە زین چیە بوراسیە ئەوە قاقی خۆمان و قاقانی ترم هەمووی کۆ کردوانە کوڕەکان وتم بەهارە هەمومان هاوارکەی مڵی ماسی کاکە خۆ بێ سژنە خۆ بێ ماسی تیا بخورێ بێ سەروبی تیا بخورێ قۆزی تیا بخورێ قمە نیار باش چۆن شتی واکەی بۆ حیا شەرەفمانە بێ لێرەش خواردانەکەی بەڵێر بم دەستمشکێ ئەخوا بلەنگیان بۆ ئاوا و کرد بە قوربان بۆ نازانی ئیشکەی خۆ من خراپنەوە نەکردووە من چاکەم لەگەڵ کابرایا کرد خۆ یەک مشتری نەبوو کاکەم نی شتەکان بۆ ڕاست کرد خواکە لە دوکانەکەی بەرناژە و قوربانە بم بلێکیان نابێ وابی بەستاقەوەی دیتر بیری لە خۆ بکەرەوە بێت تۆزێ عاقڵبی ئیش بکەی جا بەستاقە و بم ڕێگە بە ئەو باوکەشتان گونا حەداماوە بەخوا خەریکە ئەمرێت و چڵێسقانی ماوە ڕێگە بن بە ئەی چێ بلای ژیانی خۆیەوە وا مەڵێ ئەو سوورانە قەدیچانێ نایە جا جۆش بگرن خواگە لێ من حەز ناکەم نۆ سزنایە بەر بم حەزەکەم حکمێکی دوو درێژم من خواگە لێ بوراسیە سجم بۆ بە دەرز بۆ من تێگەین جاو بە تەماشم یەک شۆڕژ هەڵژی شێرم لەوێ خۆ مەزانم چیەکەم کورە بلەشتی وانەکەی بەستاقە و بم حکومشتەکە و زۆر زۆرەکەن لەسەرێ بەستاقە و بم ئێستا هەر شتێک ئەتوانین حەلیکەین شتی زیانەکەی بەستاقە و بم باومە نەخۆشە زۆر ئەمە کاڵە بەکرد کۆنە شێف بووە کۆنە شێت شێف گورە بابە شێفی چی وشتی چی وەڵا کۆنە تەڕەماشیش نەبووە مەگەر کۆنە هین بوو بێ کۆنە چی تۆ مناڵی پرسیارانە مەکە تۆ نازانی باش تێتر پورە ئاسیا ئێوە چۆن ڕازی بوون بیدەن بۆ خاڵە بەکرە کاکە بەکرکە یەکەم جار هاتە پێشەوە وتی کاوسمان جا من شێت و شەیدای ئەو خوشکەتم ئەبێ بمەیتێ ئێوتم باشە بزانم تۆ چیت هەیە چۆن ئەو خوشکەمە ژێنی وتی قەسرەکەم وا و قەمەرەکەم وا و ئەملاکەکانم وا و عەرزی دنیام بە دۆنم هەیە و ماڵێ بە قوڕ نەگیرێ و درۆزلەی کوتی من ڕئیسی مهندسینم برا حیرە فیشە ئەمە لە ئەزەلەوە هەر لە بیدایەت و هەر درۆزن گوناحا چی بکەین باشە باو شتێکی تر بە حکمیەوەی هەموو جارەڵێ من لە مناڵیەوە لەگەڵ باوکت بوومەوە نازانم چی ئەمە لە مناڵی وەرکەچەڵ بوو ناکوڕم بە هەیبوو بە مناڵی هەیبوو دە 12 تاڵی پێوە بوو بەزر ئەمەی خەفەت خوا چونکە 7 ساڵە ژنی هێناوە مناڵیان بوون ئافرین زەلام 7 ساڵ قانونچەیەکە بۆ دروست نەکرێت ئێمە خۆش سوور ئەمانزانی خەتای ئاسیایی خوشکم نییە لەبەر دڵێەوە ئەمانوت وەڵا بەکە خەتای تویتیانێ کوورەی من نێرە شێرم لە دڵی خۆم وەڵا نێرەکەری ئیتر ئاواهی موشتەکە بۆی عوسمان کورە ئەگیری سێرە و برنجەکە دەنشی بەرجەنشی نەکەوتوە بیخۆ نەیتکێنن جاش لێ چی عوسمان ئەڵێ مەحەلە بێکەوچی لێ جێگەکەی دیارە خەز بۆتەوە هەرمە پرسە دەبی هەڵی گرە خوا ئەمەکە تۆ باوە ئەوەی کەوان نەتخوارد دەبی خۆ کوڕم بیخۆ دەی مریشی بیخۆ دەی ها بڵێ حەزی لە قەیسی کەشمیر توخوا لێرە بووە بۆی دانین بەشکمی شەڵا هەر نەژبوو خاڵە بەکرد دەمت کو نەتووە ماشەڵڵا ئەمە برجی کوردی خۆمانە ئاسیای خوشکم ئەها دەستایی چەند خۆشە کۆرە لەو ساوە من بە دەورولایە ئەگەر خواردن بە دەورولایانی ئاوا خۆش دەرناچێت ئەو لێ ناوتۆ بەداوە ئازام قەی ناکە ئەزاب عوسمان جان جازان چی با تا ئەوانی ژیان و چێشتەکە قوڵپێکی کایە چیەکەی ڕۆڵ کەوان خاڵە بەکرد دوای من پاکم با چەوریشتم بم بۆ ئەمەم کردو بە خۆ لێتە ئێمە چێ بەسەرەوە وەڵا عوسمان جان وتم با قژم نەکەوێتە ناو برنج و شلەکە و خۆش نییە نان بخۆیت و قژی تیابێ لیکەرە من زەمانەتێکم خۆ چوار تاڵی پێوەنی لاولاکەت بێتی تۆ ئەزوانە بێنە باقسێکی خۆشتان بۆ بکەم وەختی خۆی بیریە و کاتا بلە مناڵ بوو یادی بەخێ لەسەر لە سجنە بیری شیەکەم بەخوا
ئاوا بە شاخی ملەکەوەی ئاسەرەکە بەفرە بارێ لۆریەکم پێ بە یەک سەرەکە و وەکو مێلوورە سەرەکە و بەڕاکاکە بلە بلە وتی خاڵە بەکرد تماڵێکی ڕۆڵە وتی حەزم لە ڕیشۆڵێ وتم دانیشە سەگ با بێسەکەی وەختی ڕیشۆڵەیە بە بلە وەڵای تە هەروتی خاڵە ڕیشۆڵە وەڵام نیشتە چوومە بەرزایەکەی ملەکەوە سێرەکە پۆ لێ ڕیشۆڵە ها عوسمان خوا ئاگای لێتی دەسم بردە دەرێ کە ئاوا عەفو بەر ئەمکە کە ئاوام کرد بە سەری عوسمان 50 ڕیشۆڵە هاتە ژوورەوە وەڵا با بۆ ڕیشۆڵەکات نەبا بە ڕیشۆڵێتی بەکرد بەڵێ بە قەبری باوکم چێشتەکە سووتا ڕاکە عەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەممەل ئافرم بەشار دەستی زۆر قورسە بە قەبری باوکم سووتا بەکرد خاڵە بەکە بەڵێ چی بوو وای لێتو بە چی بوو بەکرد وەڵاهی بەداخۆ زۆرم پێ ناخۆشە عوسمان جان چێشتەکە هەر هەمووی سووتاوە باز ناڵێ قەیسی و کشمیشەکە بە قەبری باوکم کەس نازانێت شلەکە چییە هەمووی ڕەشداگەڕا برنجەکەش برژاوە ئەوە نەدانیشی قسەت کرد ئەوە نە قسەت کرد دەبەسە برنجەکە چی برژاوە بۆ تۆ گوڵ بڕژوخت بۆ سەریە ئەوە وەڵا هەمووی سووتا بڵم چی یاڵا دلیڤەری ئیشی خۆمان ڕۆژانە. فێرین خوانەکە نانێکی دەستی خۆمان بخۆین ئەمڕۆ دڵمان خۆش بوو بەسە چەنە باسی باش جەڕەسە کاکە باشی ئەی توخوایەک دەقە تۆ سوزانی من عوسمانم واللهی ڕاستی جەگەی توخوایەک دەقە چاو لێ ئەڵێ ڕۆژی چوار جار تەلەفۆنەکەن بۆ خواردن قاوی نەوناسمەوە ڕۆحەکەم وەڵاهی ئەگەر دلیڤەریمان بۆ بێنی خۆ دەزانی چی خۆی تۆ سەیری کە وەڵاهی بەس ئاخر میوانیشمان هەیە توخوایەک دەقە لەگەڵم بە بەکرد چیە خۆی وەڵاهی ئەگەر هەبێ قۆزی بە برنجی کوردی قوت خۆوە ناقەڕەش سێ مەنجەڵی سووتان نیازی خۆزی هەیە حەدن نەبێ سادێکی بۆ بەکرد بێنە باشە کاکە ئەگەر قاچ و قوڵوشت زیابوو تێکە ملە قۆتەیەک ئەوە نێ سەرە باڵوشتەکانی بۆ تێکە بەکرد کێ نانە میوانمە ئەوە زاوامە مێردی خۆشتمە ئەڵێم چۆن لە یەک دەقەت خۆ ئەڵێ لە ئایلەکەتانە هەمووی هەر سێ چوارە ئەمە کیە بۆ نایناسن زاوامە ماڵەیە بڵێ بەکری زاوامە کاکە بەکری زاوامە ئەرێ تۆ زۆر سێری بەکری چی پێڵێن کاکە سەر فەرعەکە گەلە بەسە بەسە کاکە بەکرد درۆزنی پێڵێن ئاخە دەبابوو ناسێت بۆ ناسی ڕۆحەکە مەزانێت چۆن تۆ خاترمان بگرە کە هاتی خاڵە بەکرد و سێ درۆشە بۆکە دەبڕ دەیخوا حافظ وەرە کاکە با خەڵک بوو ناسی وەڵاهی باش کاکە بۆ بمناسێ بۆ بمناسێ بە قوربان بەناوبانگە بڕ دەرگای خاڵە بەکرە و دەرگای دەهەستە چێشتەکە عایدی منە دەهەستە سووتانت دەبڕە بە خێر نەیتەوە باشە تۆ سەم چێشتە و بۆ سووت ماڵمان کاکە خەتای توێڵی قسەمان بۆ بکە قسەکانیش دوور و درێژ بوو کە کردم هەر ئاگام دەینەما منیش فەرم باوکەی جا سلام علیکم سەر چاوەکەم بە قوربان بەخێر بێت والله هاتون بەلای بلە بۆ تۆ بلە چۆن ناسی ڕەفیقین خوا ئەچی قەرزار وشتا نانا ڕەفیقمە برادەی خۆشەویستمە ئەرێ هەستی هۆرەکەی کە بلە لێیان ئافەرم ئێ بۆ ڕۆڵە بۆ هاتوو بەلای بلە خۆ بلە ڕۆژانە دووسێ چین لیانی لێیای برە وەڵا بیریەکەم بیری لیانەکان ڕاحبۆی بۆ بە شفا لیانەکان بۆیە هاتووە ئافەر یەکڕم تۆ کێ ڕەفیقی بلی تۆ لە ناوقەی بلێ بابا باوە بلای خۆیان کردەوە قسە شتی بۆیانە کرد واللهی جا وا جاری هێشتا بەر نەبوو وڵی بێ قسەکانێکم هەموو جاوی خاڵە بەکرێکمانێ قسەی خۆشە دروی زۆرمان بۆکە هەبوو یەک هێڕینەوە لە گەڕێک هەمومان پێ گورە ناماقوڵیەکرد لەگەڵ تۆشە باشە بۆ مەشیە واڵە من خاڵە بەکرم بەکرە بەڵێ بڵێ بلە لێرە نیە تۆ هەیە قسەما وەکەن هەستا عمری تۆش و بلەش دەبێت تۆزی ئەدەبێتیان خەتای منە بەکرد چۆ خۆ کردو بە قەشمەرێم عالەمە خەتای منە خەتای ئێوە دەوەرە قسە بۆ ئێوە بکە تەواوی تە قسەدان بۆ ساقم کە بەر و پێڵم بێ بۆلاتەن دەبڕۆ دەبڕۆ دەرگاکە داخە لە دوا چاوچاوڵی بامێ حلەیە وەڵا خەتای توێ
بۆ خەتای من لە شۆ ماناسم وەرە بابە قسە بۆ مناڵە وردکە مەکە من قسەم بۆ بلە کردەوە تا چوە کاکە بلە لە کۆڵانەکان قسەی منی جێڕا بۆز بە تۆ لێ کاکە وەڵە وەزانن و مناڵانە هەمویان ئەڵم بە هیچە بێ بەکرد بێ بەڕاستە ئارە وەڵا دەبەکرد کاکە مناڵە دڵیان مەسێ بن بەمانەوە بۆ چۆ بچم بۆ خاتی وەڵا بۆ زۆر بە سەردێرەکانیان پێ بڵێ وەرەوە دەما مسمان زاوای تۆ هیچە بێ ڕازیکە بۆمان کۆرە بابە چی ڕازیکەم عیب ناکەی تۆ بابە ئەو زاوای منە کورە تازە هەر ناوی بڕە بابە بڕە کەلەدە هەسەهەتی و ناومزراوە هەستا چاوێت هەڵێ دابێ حلێ عەمرن نەمێنێ خەتای توێ عوسمان بۆ لێمانە بێت بم ماڵە داخی ئەم تاڵەقەژە و دەلای بە لەسەر چاوش دەلای بە وازان خاڵە بەکر ئاسان دەستەکەی وەڵا بۆ مەزگی سەیبەر بە $200 سەعاتی ناچم چۆن نەچم بۆ شوێنانە پاسکی دەیا بکرێ ئاسە کوڕم هەزە من بچم دەرگا بکەمەوە دا هەستا ئەلێ بەکر خەریکە ناخۆشیەکەی ئەرێ بووە کورە کاکە پێم ناخۆشە بە خەریکەی بە مەزەی خەڵک وەڵا هەمی خەتای توێ وەرە وەڵا خەتای توێ من قسە بۆ مناڵەکانی تۆکەمی تە قسە بۆ کەسی شتانە لەو حەجمەیە درۆ زۆر ناشێ ئەرێ بوو خەتای منە کاکە من قسەی خۆش بۆ مناڵەکان و خۆ دەکەم کورە خەریکەبی بە مەزەی خەڵک ئاهێنا باوە دلیڤەرەکات تۆ دەبڕۆ وەریگرلی پارەم پێ نییە لەسەر کەوان تەرەکەی چەڵتاکەم دەبڕۆ دەبڕۆ بڕۆدی خوا بەخێرێنن تۆ زێ خێراکە برسیمە لاکەی دڵمێ برسیەتی بەڵێ وەڵا بە داقی ئەو برنجوش لێ سووتانێ ڕۆژێکم با بێ دەستکەنی نۆکەی پێەکەم ئەوە سەهلە ئەڵەم شتێک ئەڵم پێ ناخۆش نەبێ بوراسیە چی بە ساقە ئەرێ بەکر چۆنە لەگە دوورەکانیە خوا بلە گیان بەکرد دروی چێکەوە سەبەتوشت بۆ ئێوە ئەکا وڵای بۆ قورانی شتی پێ بڵم خاڵە بەکرم نابێت لە سجن خۆ ئاگەی لێ کەس حەزناگە لە سوزنە بێتە دەرەوە ئەوە قسەی خۆشی بۆ کردین ئەرە بەخوا قسەی خۆش تا زۆر بۆکە بلە گیان جلوستیشم بۆ هێناوی بەستاقە بم بلوسم بۆ هێناوی تو ئەو چاکەتەم بۆ هێناوی تو باشە بەستاقە بم بەسەر خیاڵ لای خواردنەکەی بیریۆنە بڵی بزانم باوکم چۆنە لەگەڵام خوشکەمە باشە چۆنە باوکم نازام شکول بیری کەوتە ئەرە وڵا نەخۆ بە زیادە شکول باشە لەگەڵدا وەڵا زۆر باشە خۆ بەش دیدا لە کلەستیشە ئەرەوەڵا دەرەجەیەکە ئێستا ئەی هەواڵی منێ برسیت خوا ئەرەوەڵا ئەمبارەنە بۆ بێتاقەت بوو هەرنانی پێ ناخورە بلە بۆ تۆ ئای نازەمە چەند سیقەشم بێنێ بەس قەیناکە سەلامی لێ بکەن دەستی ماچکە ئەڵم بەخوربانە پێیان دەربێتوانێ و تێکردووە ئەو شتانشم بۆ هێناوی بەستاقە بەستاقە بۆچی خۆمە لە ناکە لێرە خۆ قەیناک لێرە خۆگۆڕینە شتێکە دەبێنە ئەوەش بەرە ئەزام نەزامە ئەزام پوراسیا من بە کەرۆش و گوشتی وا تێگەیشتەوە قوربانە بم بلە بەس شتانش کۆکەرەوە عیب نایەڵە شتێ بۆ بێنم بەستاقە بم ئەمە تشوخێتان تێکردووە لیمەندۆزیشی تیە بلە تۆ زوو منیان خۆشەوە لێرە من تایبەتم لێرەوە بەسەوە بەس بۆ خاستەیە مەبینی کە ساڵ شۆڵۆڵە کەسی لێنیە لورێ تایبەتە هەجینا خۆ ڕۆژی مواجە و سژنەکان لەم ناوای دانیشن بەزم بڕۆ بەس خاص بۆ منە بە تایبەتیە بەس بلێ گیان لەبەرەوە نەبوو کە تۆ تایبەتی وڵا لەبەروی گلیان هەبوو نازام تۆ مزاهرە و شت دروستەکەی بانیان کردین دە باشە خۆمەی نییە تەریقمانەکەی تۆ تایبەتە ئەوە بان بکەن ئەوە ئەوە بۆ بانگ تۆکە هەرەوە بدە لێ بەخواوی بەخوربانە بم بلێ گیان ئەوش دەبەر خاتری منە جنا بەخوا خوی بەس بەشی سەلامێکەکە بەستاقە و بم بلێ گیان ئاگاو لە خۆ بێ بە قوربانە بم ئەمە توشوخیتیە توشخۆ بۆ چێ بەستاقە بم تیاتی نازانم بە قورآن ئەڵی منتان بە بزن و مەڕزانیوە مە کێ من ئەوەیە دەمە بزوڵێ بڕە ئەڵەو ناتوانە خۆتانم منە دەرەوە ئاگاو لە خۆ بێ بە قوربانە بم شەڕوشت نەکەی لەگەڵ کەس ئەو کە لە قەویانە لێونێن بۆ خواسی ڕۆژیکە لێرە بمێنەوە بە سوقرات بڕۆین دەبێسە پورە ئاسیا توخوا هەسە با بڕۆین شەڵسی نەبوو یاخوا دەستان خۆش بێ عوسمان بۆ ئەو خواردنە بەخوا دەست و دڵە زۆر جوانە هەر زوو زانیم سادەکا بێ بە قۆزی ماشەڵڵا هەموو گۆشتە چی بوو بۆ منتان دانابوو گۆشتی چی سادە بۆ داوا کردی گۆشتەکەی منی خواردبوو تیتو بوو بەڵێ دە فەرقمان چییە ڕۆڵە من لە تۆ گەورەترە ئەوەی زۆر خوا زۆر ناشتی بەخوا بە لەزەر قەدر میوانەگرین بەکرد دەرگایە من بۆ بچم ئێدە ڕۆڵە هەسە بڕۆ دەرگایە بیکەرەوە خواردنەکە توستانە بێ تۆ بڕۆی دە هەسەحەتی و دە هەستا کوڕم بڕۆ هەڵی سرە بزووتی خوا خەریکە ئەخلاقی مناڵەکانم هەڵەگریت کورە تیچیان ناوم عوسمان جانە مناڵانی وەرە وەڵا خۆ هەرواوی کورە چی وام وەڵڵا شەکرە پیاوە شەکرە پیاوە بەخوا هاتنەوە هات ڕۆڵە
بەخێر بێنەوە بەخێر بێنەوە سلام علیکم شکر جەوتانەیە بەخێر بێنەوە ئەوە بۆ گرین باوکەڕە بلا ئیدام نەکرابێت باوە ئیدامیجی خۆ قەتلی نەکرد بۆ گرین پێیان چی بۆ کچم یاخوا پورە بمرێ ڕۆڵە بلێک خوا نەکا بە تاقە و بێ بۆ بمری چی بووە حیسێتم 30 ساڵ حکم دراوە برە باوە ئەی بۆ ئەگرین ئیسە چی بووە باوکە بلە زۆر ڕۆژ و داوا بۆ لێرە خۆرا لێتیوە بلە خۆی بە فروخێن بۆ سپی بوو بلە هەر ڕەش بووە ئەی پێیان منی گیرما بوو شوێنەکەی ناخۆشە ئەو لە شوێنەکەی ناخۆشە مەگەر خوا ئێ سجنە قابلە سیسەمی دوو نەفەری بۆ دانە سجن هەروە یاخوا تۆزێکیشی تیاوە ناڵێ لە ژوورێک لەگەڵ ژوورەکەما شێم لەگەڵ و شێم لەگەڵ نییە بەخوا کاکە شتی وای لەلایە هەموو نازەمانیانەبی تاتوی ئەمە تاتوی و ئاوە ئاوان و نازانم کاکە مشتی خراپ نالی ناتەسم چکە بلە لە هەمویان خوێڕێکترە ئەی بڵێم چی کار بەخوا حسمان خەڵکی باشیشی تیا جاری وە هەر لە لابەلا گیراوە بەو خوایە بکرد ئەو شوێنی کە ئەوانم بینی هەر هەمووی کەسی خراپ هەموویمانە قاتل و مەقتول بوونەمانە بەخوا بلە لە هەمووی خراپترە لی ناتەس بەشکمی شەڵا بە شەق بیپسێنن لە ناو سجنە بۆ مستەحەقە مستەحەق چی بەم عوسمانە نەکرد بەکر بەلێ دەیتت بەستا تۆش چی لە بکەم خوشکمەوە سجن و غەڵەتی کردو نابێت دەفعی غەڵەتەکەی خۆی بە وڵا کاکە گیانەبی هەرچێکە کردبێ بە بەریبەی جاخە بەچی بەری بەم خۆمە زێراب نییە خوش وەڵا یەک حەلیکە هەیە عوسمانی بلا مەتوانی ئاوا شیشی لێ بەشە کرد بە گاڵتا چی لە شەڵا تۆ بوویتە بۆ من دەجا من خۆکۆ و خێڕی نی من پیاو ئەرە دەبەسە بەکرد دەبەسە کاکە تۆزە ڕوومان دابێت ئەوە بەوەی بیرم کەوتەوە عوسمان تۆ وازە بێنە بەو سجنیا بیرم کەوتە ئەوە ساڵی هەفتە ئەرێ دەبەسە شێتەکردزە وەختی ئەوەیە هەفتا بەرڵێ هەفتاویەک عوسمان کابرای گیرا بوو لە سجنەکە شیشی سجنەکەیشی ئامەنگا بوو قەفەکەی باشە بەس کابراش چی لە هەرکە تەزلەکان بۆ گریندایزەرە بەسەری ئەو عوسمانە وتی کە شیشەکەی ئاوا لێ کرد یعنی ئەفو بەریەوە کەوتی کە شیشەکەی ئاوا لێ کرد وەڵا سەری هێنای ئەو دی و هاتە دەروی سجنەکە یعنی ئەوە زەلام بوو یان غۆرەلا بووە زەلام بوو لە کە تەزلەکان لە ئیسلام کارتۆ ناشتوان دیوە نییە نانێ هیچلام ئەمە ڕاستیە خۆ لە خۆ بۆ نێڵێم عوسمان باکر وەخت و ناوەخت بزانە کاکە وەختی درۆیە کاکە مشتی لەمانە و کوڕێ وەڵی ئاسیای خۆشتم پێم ناخۆش نەبێت ئەو کوڕم بحقت باجار لە سجنە با تۆ دەبێ استراحەت کەین هەوایە هەڵمەژین کاکە کاکەم بیکە لە ڕای خۆت و باسی چیەکەی بەس بیبینە بەخۆ نەوست دەبێ بە ئەو نەگوناح ئەی باوە بێتاقەتی لەوەیە من بەزەیم پیان نایە والله دەستە خۆش بێ واسی لێنە ئاسیا تۆڵە دوو ڕۆژە نانێ نەخواردە و برسیتە و هیلاکیت و خەفەتە خۆیت و بۆ ئەوەی کە وا خۆم دەرخەم پێم ناخۆشە ئەلحەقی جارە با لە سجنابی خۆ نایپوش یعنی ئێستا چێ سوشتەکەتان هەمووی خوارد کۆرە نەما هی کەشمان بووە ماشەڵا بەقەی دوو کەسی خواردو عوسمان خاڵە بەکر سوستانی چی خواردنەکە بەکێ بەلێ چشتەکە و سووتان وڵای تر لەگەڵ مامە عوسمانە قسەی خۆش ئەوەنە باس هەفتاکانی کرد هەفتاوامان کرد هەفتاوامان کرد ئەجا ئەوە بۆ هەفتای ئەوە بیرم کەوتوە ئەوە ساڵێک هەزار زاوام بە پاڵەکەمە دەرونی دەبا بیجێ دەباسە شێتەکردن بابە بابیری لەو کوڕە بکەین و چی لێ بکەین لەسەر کاکە زانی بۆڵم بە ئەو کوڕە لەو سجنای بێ بفشکم فێری سنعاتێکیش بێ بەخوازە دایمە ناسیاوی ئێمە بژیرا بوو لەو سجنە ئەمەی هیندوری بوو ئەم جانتا و تەسبیح و مەزبیحە ئەی مانی وایە با یەک دەفتەری دووریوە کاکە باشەوەمان چۆنە ڕۆڵە ئەو کوڕە خوا کاکە با قسە و بۆ بکەم زابتەکە هاو وتی ئەوە ئێوە کە سوکاری بلەن وتم بەڵێ وتی حەچێکتان کردوێ بێ ئەم کوڕە بەرنە دەرەوە ئەیود ئەمە لە ناو سجنەکەیان مزاهرەی دروست کردووە چی قبلی باوکم فێری سیاست والله عوسمان قڕەکێ بەسەری تۆشا بە قورەوە تۆ باسی چیەکەی سیاسی چی و چی بڵێ بخوا بەعمەلی ئەو شتانەیە مزاهری چی هەموویانی فێر کردو داوای خواردن کەن ماسی برا ماسی من لە دەرەوە ساڵی جارێکی خوین تا لە سجنابی خوا ئەیگوت ئەم سجنانی فێر کردو هەر هەمووی هاوارەکەن ماسی هەیە ڕۆوتم هەتوو لە سجنی شاوارە ئابڕوو ناموسی من بەڵە شانسەکەی منە جا عوسمان جای واژێ لە سجنەکە ئەوەی چۆنە کوڕم ئەوە جاری وای لە سجنەکە هاوارەکەڵێ مانەگرین هەتا وەڵام وەرەگرین باشە دەوەرە دڵە خۆش بێت لە ڕووبێ بڵێەوە زاوامە ئێستا چی بکەین بۆ کوڕەوەڵی نازانم ئەزانی چیەکەین هەرچێکمان کرد بێ هەم بەریەیەین و هەمیش ئەینێرین بۆ خاریج خاریج
يقول آخر خوشكم أو لسليماني روحي دوجاونا بس إلا خالد أو سوزانة كليوة كاكيان بس طاقة يا باشا موكو خوم رازيم بلان بمرجع مرجي من شتم يا أخي جوارك جاري النابي جاري من رازي تۆ وازەوانە بێنە عوسمان کاکە هەستە تۆ پێیان بچنەوتی و ئێمە کۆبوونیشی گەورەمان هەیە ئێمەش گەورەین خاڵە بەتر ئێمە خۆ مناڵ نین ڕیشمەوەی سەرتی پێ هەستە هەتی هەستە دێ ئێمە قسەمان هەیە هەستا بەس بە قسەی باوک مەکەم با بڕۆم برو بابا با بڕۆ دەی هەستا دبرو دەی چاو دە بڕۆ دەی. دڵخۆشە کوڕی هەیە عوسمان بڕۆ، بەسە بڕۆ. کچێ تۆش دەی بڕۆ. بەسە بڕۆ دەی چاو با کەسی ژنێە بڵێ باوکمان کۆبوونەوەی گشتیان هەیە إيرة بمقرتي بدايرتي كوني قصتي شيء عوسمانە مناڵانی تۆ ساختە چین بۆی جۆر نەگرن کاکەیان شيء الناس بۆ ڕازی نابی بڕۆ بڕۆن بۆ خارج هەردووشیان بنێرە و دووهەتی وە چی ئەی باشە تۆ گەلەوان نەڕۆن چۆن شنەهێنی ئەیوانە دوایی کچەتی وەکەش خۆم مشوری بۆ خۆم پیاوێکی بۆ پیاکەم پاڵێ بەوی شەوەت جاخوڵا ئەو نەڕوا مەگەرنی نه ئەوی ژەڕوە خەمن نەبێ خطە بۆ دانم کە تەنیاش بوو فەقیرە پەیام ئیتر نییە کەسە ڕازیە بێ يعني لسا قسەکەی و کوڕەکان بنێرم بەرەو با بڕۆن پێغەمبەرە کەوتە بەحری ئیجۆ کرژەی خۆ بەلێ دەتو حەقت نەبێ سوحبەت لەگەڵ عوسمانەکەم بابا جرد ما هو بكيت إيجوا باسی یەخوانەکە هەلا بە لە مەکان على قلبوتها تيم ساحبي خويا تبو بخير جاکاکەیان هەرچیەکە کرد بێ مشوری بخۆ بەریبە آخر خوشكم خو يس أو كاكا حمايش كاتي ديك لو بقربان وبساقي ومن بشكو تنزلك دەقسەکەم دەیەکە کاکەجان پێشی بۆ بڵێ هەما گەر بە قانون نایکی کاکەی مەعەشارین بەخوا بەکری زاوام بە عەشاری لەگەڵ تاکە بقى كود رويب كاكاز دو ناسي تولى هيش جنات زين لعشاي وش سوزاني تو بس زين دروك خزمم هەیە و کەسوکارم ئاسا هەزار کەس کۆکەمۆ لێوێ بس بخوتي كوكرو يقدر قسەی لەگەڵەکەی هاي شي بكم دەی وجرسه الو كاكا حمد جنباشيت روحك عم جوابي سلامك برتو بو ترابي يكسا غلطي يلي شيري ازالم روحك كم غلطي كدو بلام والله مسي شو جاي برسيان لك ودي والله كاكا حما خوي وتويتي كاكا جان بيه بهزار ودو هزار كاكا حما جان كركي من وام نصيحات كردوا وام تربيه داوا بوتم اغاتن لكاكا حما بهارشي ود بقصيبك كركم صعبت قولناك صعبت لك دور براسي دهنا أريد بس نانا قلتوا من كاكا حمجان بقربان يا سمن ممنوني جناتهم كاكا الزرر كان يبو أبجيرم بعد أنا شين دوخ سبكين أبي أقرب رلاكين بلا أزاين شون سبين الراك على سجن بلاماري با حق منية بسرتوا أو كرب أخوان وأنا بقول غازي للوتي بقدر تدعي بيدنا حما بيلوت حزكي تو بعد أنا شين بابو بين كاكا ريكين شون براكين دباشة بساقو من حتى ما ممنونيتهم كاكا تشيش زي كده بودر شيرم او بكري السلام عليك على دعاء دو تدروشي بوكم دبا باشا بساقم دو يكبينين خوابي على السلام خوانا لشي حما شي لخوتو باسي بني بوكي كاكا تو انا كاكا من ماني تو زمرا ما استاهل أرين بلي بعشاري بكر لقلايكا هذا بس في الشكل اسم الله وبيك نزاني شو أنا اليوم دعاء هو قريما سبين بر إيشي دي بخيني دير كاكا لا جرقم بخواتها بددي آسيا على الريق بو خارجكي نرين من قاچاقچي چاقا ناسم بخوا كاربي سر هيا حد بزمان تا دو وينانيا با او كرجا خو كسيني بيوني بتساوي بيوني عيد بوشوي با عثمان لقبكي ويعني بجير آوي شابي بامتي يعني سري بيوينية آفر باسيا شيك تو بيناسي بحيثيتم ناقات أول نا كاكا تو هر تواهيج مكان وازي لي بين الطاونة أو شتينا خوش مكان كاكا كان رك بريبو باشي خارجك طاوكي با كاكا حما ببينم إخوان كاس مجال وس تقصب لقل بياوكي بياو دانشو بزام تو تشيخيا لقى مالي عثمانه او عثمانه بنجي خويني ليبيا دنيا هي المخواره ونالي حالي حسابي ياك تعلمو اسمي اشتيتي ليبيا تو ما برسي ليها من بيا كزنيم وس سنه كي لحسي قورا وس
من عشيرة دوست سيري منك من عشيرة دارم بيكزني مهالي وقبول ناكم دز بومنا وس دز بومنا انا بس بكر ابو لا قبول ناكم عثمان دقتي قبول ناكم يتهالي لسرخو أري كاكا من هاتون بوصلوا يا هاتون شرم بيفروشن تعدم لي بكن ها نعم ان شاء الله وين تلفون كم يسبوك سكارم حب عاد بيجيبنا سرتانو ما بين زي فيديو بين ها التلفون كا كنا والله ابو خالتي اذا خو كنا قدنا شخصاك RPG وامسي انا تيك بخوا من اللي قالوا اناني عثمان احترامي خونا بقرن كاكا انا من هاتون بوتشاتو بس اتشام اما نخلص متى انا باكت بيا والله بي تعرفوا 10 تيجي تلفونك تو بس قاعد براتي يوش ليرني للسفره اي منش بخوا غيرتي ومن تقبل ليرني كاكا من خجاراتي هاتون صلحوا كلمه قربان ده فهم زي كذا بوكم والله او كرم للسجن دار الزاوه برو سيريك قال رشيك وياكم فركا اسمان دار زادا نرزا تشاي ودرها زرري 15 مليون اليوم من زور قمان ما امش ثاني اوديو قرد بيه لا والله بلاتو عشان بلاتو خوبي وتو بهزار ودو هزار في فلوشة تو اللي عصبي بم اولي اواهي من جوام تربية داوا وتم جولا كاكا حما بقرن شي ود نصان جيبا جيكا اجا اوهم زررا عرفتو كاك ابوها واركي بس امنا يجيبو كاك محمود كاك محمد جان زرر كراو بس اقي مو بزانا يا وتبع عفرت وشتيوا زرر وكراو خطو اما يشي يستينيا مزيكا او ناسم ازالم شي كلامي خو بقول افرتي شو انا صانا كيتو كاكا حما جان تو جولا كاكا متجوج مناقر شي تبع باك الرجال اللي انا ارمى دروا نبى ساقهم نروح حكم وتم بيعوتيك باش كل خوش بيلي وكرم والله يقول احتاج لا شي خوش لهم باري كاكا زرلك تشنا زررك 15 مليون بقربان اي من تشتي لك الله اي مو شو تجيب لك الله نازلم خود شتك داني من قدامي عثمان تو دوي بري ويمكي بعايديم باك الرجال اللي كم اولا تشنا كاكا جان باشا كاكا جان 15 مليون نيا با بيجي عفو دان دم بني نانا زورة كاكا نعم اولا دنات وانا بخوا ما شاء الله كاكا جان زين تون تو متمكن تو نازم تون بيبلم تو هتا شي احترامي خو بقرا أزال كاك محمد لا شخصا يعني هيجي الداوي اللي بدك بقصية وني يعني قالته هتا اجا من شهروان دعوة يعني تو اشتكي كمان بو كم كربا خو دم بينات ايش بوكم كاكا جا او بينجي شي لبر خاطري تو باشا او بينجي موداني يعني باشا 5 مليون بم 5 مليون من تو صجر ماله بين دسمات لا شك في دسمات لا دسمات مكا شي بكفيان كفيل والله قاعد بلايبك والله قال لي رني عثمان جان ايدي بكر 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 من جنات وانا ميرا شغل كم كاك يا مدوش من ناري شيل عثمان كان حياونا مصبر والله من نمزو سي قامبينيا بكره بقى عم بمامات زور باش تنازم اما ناوباني ما بكره درس درچوا تقشتي من قصدي قامبينيا بس ما جاك ما شاء الله ريز قلتي نعفر دقينا ده بكر دروزي جني توبو بختاني بوكي كره باشا ناس كاك باشا ناس او من ناس فيلم لا يكون بلا بكر دروزنا بكر كنا درو كاكا جاب خواجنا مجلس بجي يلا من عيبنا كاكا غلط نروى ناوك اي شلون راسك من بكره صحبه شيمبي يلا الصحبه لقى خلقك واز لو بينا بكر بو موضوعي كفيل واز عندك كفيل كيف تو واز لو بينا موضوع هي تعبير من شو او صالح حفتا كان انا ده بس بكر بو خادي كره كاكا ميوان دانيشتو يعني باسينا دواي كره كاكا دو عشيره دابو بيكا مسمان كاكا محمد جو بقلن كاكي ترى أو عالميان كشتبو يشي تشلي اللي كشتبو بس يعني أو حمي شو ما صلحك ويكسر بينا دس بينا أو دسيكو دس يخسر دسو ليه يخوش بونو خو حافظ لما هو وجناي خوالي بينا أريد أخذ دراز عصبان بشيمبيا ودي بيشتر وتمنو بكره دروزن ناو باي بكره دروزن لا مو كوركم بلكا ام دري انا كاكا مجال بابينو سر موضوعي كفالتك بقربان او بخوات المجالك هي ما هي بياوتيش بس لبياوية من لا خدمة بس شيء عليه بس شيء والله بيام بتي بيانج مليوني دبكر تو لا بيانج يلا كاكا دبكر به يلا كاكا جان بو موضوعي هنا كفالتك تور بيبقى كفيلي منها تمام ممنوني تور من بكفيلي تكليف بس لبياوك لبياوني هاي ترحيو كفالتك شنو دمليون او غنيه جاء يوا 5 مليون بو بشاري سبب ما كان في دم مليوني اي ان شاء الله يا بياوي لا وكوتو بدي تتو بياوتي شهامته هلا ويا ولا الاخوا بس يا مال منطقي اخوانا زور بنا وبان بياوي شي بياوانا باشا كاكا باشا على زي تنازلي مو بنست بداي من هو نبي خوبشي انا يو عايزك بنسن حبي ابي خوبي كي علي زكتو انه شتي عليهم من كفيل بلي عثمان يكسر اواني امره بريء
باشا بساقب باشا الحكم لله الحكم لله تدالي تا دوام ما برو بساقب مشكمني وربيت ولا يقول استبر دوابر توبر او ناخذ وانا قبل نابي كاكا اوي تي داوي كفارتي اللي كان يك امزاء هذا باشا بساقب من ممنوني باشا يا بكر بيجينا بكر بيجينا حافظ بخوا بعقله افر بينت مليون تبي بكر في قبل بخوا كلا على بخوا بنزين توش تنو زودا بو كاكا ما دفاع لتو كم بخوا او يبي بلاتا لا كسي قبول كم بكر جواب بالي توزيجك كاكا حميد امان صد امان لدمنيت دربري بلاني لي مو خالد ام حميد باركه جا مناقب شغله عثمان جا عاوز تجيري لي بو موضوع ابي مكوتو على بايكش تكون هي بو باس كم هو بس صار لي شرستا انا ده بس بك رجالي كم لحفتك لكن جنبها ازادي 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 ازادي